جارت گل برای خسرو گوران بر پرس برای مکتب و هل بجارتنان پارت امارات کردستان و پسپوری هل بجارتنان کدل دو که پای راست خود گل مدام بحث کن برای خسرو گل لک سپاس کوین گل مدانه بری از بحث سرکفتنا پارتی بکم پیروز بجاره لی بابت 39 و 40 جاره دفعاتی پارتی اکلابیه یان جیب تایبتی جیب پشتی وی هوربینیا کل دو که دی ابرور سلیمانی صباحی دل حولی بیتا کرن هیویک های بو پارتی با بتا 40 کرسی یان جی 39 و قپات حتى سلام سپاس بو ايوا وسپاس بو بينراني بريس حتى استاكا اوي ديار جماركان هر اوانيا اوي ككومسيون اعلاني كردوا بارتي سيونويا وهتا دتشي خواروا وهيج غورانكاري نكراوا او الصندوقي كمابويا مايا بروانا كم غورانكاري كي او ها غبره لانجام كان بكات قال واشه اركي بارتي يجرونه و يعني حتى دما بانگشهش داد دی فدروش می بلند کری هشتا ولی کری یک گرانتر ببد دما بانگشه داد طیبت جاز بحساب آلین سیاسی همیا اگر همی جی نبد جده نه همی دجی پارتی بینه دروشمنوانا جی دجی پارتی بینه پارتی نو که جاوه دوستو ندوستو سخت کتا آلین سیاسی آنجی به جداهی دی درگه همی آب قطد حتما او لایەنانەی کە براوان یان یەکەم و دووەمن ئەرکی ئەوانە کە دەست بکەن بە هەنگاوەکان بۆ دروستکردنی حکومەت و لە دەرکەی ئەو لایەنانە بدەن کە بە مەزندەی ئەوان نزیکترینن لە خۆیان و دەتوانن لە حکومڕانی بە شێوەیەکی باش بەشداری حکوومەتەکە ببن. شتێکی نامۆن نییە ئەو ئەزمونە ئێمە لە 92ەوە لە دوای ڕاپەڕین حکومڕانی هاوبەشمان کردووە هەتاکو ئەمڕۆ لە 92 پارتی و یەکەتی سەرەتا تقریبا 80 شتێک دەنگیان هێنا 12% مایەوە بۆ لایەنەکانی دیکە و دوای بەپێی یاسایەکە ئەوەی 7% نهێنێ نایەتە ناو حکومەت تەنها پارتی و یەکەتیمانەوە لە ناو حکومەت و پارتی و حکومەت پێکەوە حکومەتیان تەشکیل کرد تا ڕوخانی سەدام سەرەڕای هەموو ئەو ناخۆشیانە و ئەو شەڕە ناوخۆیی کە ڕوویدا لە کوردستان و لە 2005 لە دوای هەڵبژاردنەکان حکوومەتێکی فراوان بوو لە عێراقیش فراوان بوو لە کوردستانیش فراوان بوو لە 2009 هاوبەش بوو پارتی یەکەتی پێکەوە 59 کورسیان پێک دەهێنا لە ناو پەرلەمان و حکوومەتی هاوبەش دروست کرا و لە 2013 سەرەڕای ئەوەی کە یەکەتی بووە هێزی سێیەم ئەوسا لەگەڵ قیادەی پارتی لە دەرگای یەکەتیدا و لە دەرگای گۆڕانیدا و بەڕێز خەسرۆ داوای کە حکوومەت ئەوەی مێژوویە دیارە چۆن کرا و نەکرا بۆ ئەم جاریان چونکە دژاتی پارتی زۆر زەق بوو بە دروشمە و بە بانگشەوە پارتی بە چاوی دووست و دژمن یان دژمنەکە نەڵێن دووست و نادووست سەیری لایەنەکان دەکا یان هەمویان دووستن و پێکەوە دەبێت حکوومەت پێک بین وا بزانم پەیامی جەنابی سەرۆک بارزانی وازح و ڕوون بوو چ لە هەلمەتی هەڵبژاردن و چ لە دوای هەلمەتی هەڵبژاردنیش پەیامێکی زۆر پڕ لە مەسئولیەت و نیشتیمان پەروەرانە بوو کە گوتی دوایەوە انتخاباتانە یەک پەرلەمان یەک حکوومەت یەک لەشکر یەک ملەت دەبێ ئەمە دروست بکەین یەک دەستور بنووسینەوە و هەروەها لە دوای دەرچوونی ئەنجامەکانیش داوای ئاشتیانەی نارد بۆ هەموو لایەک و بۆ ئەوەی مێژووە لەبیر بکەین و بەرەو ئایندە بڕۆین بڕواناکەم پارتی بە چاوی دژمنانە سەرەڕای تەمەشای هیچ لایەنێک بکاتن چونکە هەلمەتی هەڵبژاردنە و دوای هەلمەتی هەڵبژاردن واقع دێتە گۆڕێەوە بەپێی ئەو واقعە دەبێ ئەو لایەنانە ڕەفتار بکەن هەموو لایەک ئازادە بەشداری دەکات لە حکوومەت یان دەبێتە ئۆپۆزیسیۆن و ئەمە شتێکی زۆر ئاساییە و لە هەموو وڵاتان هەیە
ناڵێم لە هەموو وڵاتانیش لە زۆربەی هەرە زۆری وڵاتان هیچ حزبێک ناتوانێت بە تەنیا حکوومەت پێک بێنێتن دەبێ حزبێکی دیکە یان دوو پارت یان سێ پارت لەگەڵ یابن تا حکوومەت تشکیل دەکەن بە تایبەتی ئەو حکوومەتانەی کە پەرلەمانین و لە هەردەم ئەوەی حکوومەت تشکیل دەکاتن لە بەرامبەریا هێزێکی بە هێزی ئۆپۆزیسیۆن ڕادەوەستێت لە ناو پەرلەمان وەکو چاودێر دەبێتن لەسەر حکوومەت بۆیە ئەرکی حکوومەت قورس دەبێتن لەو 4 ساڵەی کە لە پێشمانە و ئینسان ئۆپۆزیسیۆن بی ئاسانترە گلەی بکاتن لەوەی کە لە ناو حکوومەت بێتن ئەو پەیامەت بوو چێ تەوەقعش دەکەم ئەو گفتوگوانە بۆ ئەوانە نەکە ئۆپۆزیسیۆنن عادەتەن ئۆپۆزیسیۆن لای ئاسانترە گلەی بکات گلەی لە هەموو شتێک بکاتن بەڵام خیتابەکەش دیار بوو ینی ئۆپۆزیسیۆن زیاتر تون بوو بەرامبەر حکوومەت و بەرامبەر سەرۆکی حکوومەت بەڕێز کاک مەسرور بارزانی من تەسەوریش دەکەم هەرزوو دوای دەرچوونی ئەنجامە فەرمیەکان مەکتەبە سیاسی پارتی و لایەنەکان دەست بە گفتوگۆکان بکەن باشە ڕێستاوانە بەرپرسانی پارتیانێ لە میدیاکان باسی ئەوە بەشداری لە حکوومەت ناکەن هەم دەرگای پارتی کراوەیە هەم پارتی لە دەرکای لایەنەکانیش دەدەن بۆ ئەوەی پێکەوە حکوومەتێکی بەهێز پێک بینن یعنی ئەوە یعنی ئیترمانای ئەوەیە پارتی هیچ پەیوەندیەکی تەلەفۆنی پەیوەندیەکی سەردانی دوور لە کامێراکان لەگەڵ لایەنەکانی کردووە یان ئەوە بەس ڕاگەاندنە جارێ هەتا ئەی پیرۆزبایش بۆ نمونە ئێوە و یەکێتی پیرۆزبایەتان لە یەکتر کردووە ئەزانی هەتا ئەنجامەکانی فەرمی دەرنەچن هیچ هەنگاوێک نەهاوێژرێتن بێجگە لە پێش هەڵبژاردنیش خۆ پەیوەندیەکان هەر هەبووە لە نێوان لایەنە سیاسیەکان بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت یان مەکتەب سیاسی سەردان هەر هەبووە لە نێوان لایەنەکان بەڵام ئێستاکە دوای ئەو هەڵبژاردنانە حتمما لایەنە براوەکان دەبێ ئامادە بن بۆ ئەو گفتوگویانەوە تەسەور دەکەم پارتی دیموکراتی کوردستان مبادرەی یەکەم بکات دوای ئەوەی ئەنجامەکانی فەرمی دەردەچن تەسەور دەکەی یان پلانەکە دانراوە یەکەم جار لەگەڵ چێ دادەنیشن قسە لەگەڵ چێ دەکەن پیرۆزبایی لەگەڵ لە چێ دەکەن تەسەور لە لایەکی دارین وەکو پلانی پارتی هیچ زانیاریەکەیە من نازانم حتمما دوای دەرچوونی ئەنجامەکانی فەرمی جەنابی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ مەکتەب سیاسی و سەرکردایەتی پارتی دادەنیشێت و ئەو مەوزوعە گفتوگۆ دەکەن و بڕیار دەدرێتن ئەو وەختە دەست بکرێت بە دانوستنامەکان و هەموو جاری شوا بووە 2013 شوا بوو لە 2018 شوا بوو من یەک دو جار لەگەڵ ئەوشان دەبم کە چوین سەردانی مەکتەبی سیاسی لایەنەکانمان کرد بە بیرمە لە 2013 چوینە لای یەکەتی وەکو یەکەم هەنگاو پێش هەموو حزبەکان بحکمی ئەوەی ماوەیەکی دوور و درێژ بوو پێکەوە حکومڕانیوان کرده بوو سەرڕای ئەوەی هێزی سێمیش بوو بەڵام یەکەم جار چون لە دەرگای ئەوانماندا و دواتر چوین سەردانی گۆڕانمان کرد لە 2018 بە هەمان شێوە پارتی یەکەتی کە دوو حزبی یەکەم و دووەم بوون و گۆڕان چوودواوە حکوومەتەکە تەشکیل کرا بە شێوەیەکی فراوانی کە تەنها پارتی یەکەتی تێدا نەبوو بەڵکو لایەنی دیکەشی تێدا بوون ئەم جارە نازانم بزەبت چەند لایەن بەشداری دەکەن بەڵام ئەوەی ئاشکرایە هەندێک لایەن لە ئێستاکەوە بڕیاریان داوە و ئیعلانی ئەوەیان کردووە کە ئەوان دەمێننەوە لە ئۆپۆزیسیۆن و بەشداری لە حکوومەت ناکەن بابەتی سەرکەوتنە بە ئاسانی حکوومەتەکە تشکیل ناکرێت بابەتی گەورە بابەتی سەرکەوتنە بەدەستێنانی دەنجی زیاتر و بەدەستێنانی کورسی زیاتر کەسیش حەز ناکە لە هیچ کێبڕشێک یەکێکی دیکە پێش بکەوێت پارتی ئەوە چەندین ساڵە هەم دژاتی دەکرێت هەم لە لایەنی دیکەوە هەوڵ دەدرێت پێش پارتی بکەون بەڵام کەسیش نەیتوانی نەیانتوانی بۆ ئەم جاریاش باشە پارتی ئەگەر مەسان پێ ڕەنگە سڕیش بێ هەتا ڕادایك بەڵام لایەنێک ئەگەر بیاوێ پێش پارتی بکەوێت لە کێبڕکێکی داهاتوو لە هەڵبژاردن یان هەر شتێکیتی چی بکە بۆ ئەوەی پێش پارتی بکەوێت
ئەزانی ئەو لایەنانە هەرچی کردیان هەرچی هەبوو گوتیان دەرحەق بە پارتی بەڵام ئێستاکە هیچ بۆ بەڕێکیان نەماوە کە بڵێن پارتی ئەوها و پارتی ئەوها پێشووتر دەیان گوت کۆمسیۆنەکەی هەرێمی کوردستانە بۆیە پارتی دەنگدەینی و یەکەتی دەنگی زۆردەینی چونکە شەراکەت لە نێوانیان هەیە ئەم جارە کۆمسیۆنی کوردستان نەبوو چونکە نەماوە کۆمسیۆنی بەغدا بەڕێوەی برد پێشتر دەیانگوت داتاکان درۆیە داتای هەرێم کوردی سووریە و کوردی لایەنە پارچەکانی دیکەی تێدایە و ناوی دووبارەیە و ناوی مردووە و ئەم جارە کۆمسیۆن هەمووی پاکردەوە و بە بایۆمتری کردی و بە ئاماری خودی کۆمسیۆنی عێراقەوە ئێمە ئەو هەڵبژاردنەمان کرد مبەرڕیان هەبوو کە بەڕێز خەسرۆ کۆتا مبەرڕانە هەموو بەخۆشیان باسییان کردووە بەڵێ شتێکم پێ بڵێ لایەنێک ئەگەر سبەی دروست بوو دروست کرا لە هەر شوێنێک چی بکە بۆ ئەوەی بتوانێت پێش پارتی بکەوێت ئەگەر لای ئێوە سڕی نەبێت شتەکە توزانم وەکو خەڵتەیەکی سڕی نەبێت متمانەی خەڵک وەڵبگرێن سەرەڕای هەموو ئەو گلەیانەی لە پارتی دەکرا ئەوە سندوقەکانی دەنگدانن دیاری کرد ملت چی دەوێت و دەنگی خەڵک بۆ چێە یعنی ئەم جارە 1970 هاوڵاتیانی مافی دەنگدانیان هەبوو دەنگیاندا ئەمە زۆر گەورەیە لە چاو هەڵبژاردنەکانی پێشووتر نسبەیەکی یەکجار زۆرە واتە زیاتر لە 2 لەسەر 3 دەنگدەران دەنگیان داوە بە دەستی خۆیان ئەو سندوقیان پڕ کردووە و پارتی ڕقمێکی قیاسینا بە ژمارەی دەنگ یعنی نە کورسی چونکە سەروی 800,000 هێناوە کە هیچ جار ئەوەندەی نەهێناوە بەڕاستی و هیچ جارێک ئەوەندەیان نەهێناوە بۆ ئەم جارش یعنی بۆ پارتی بە دیار کرد کورسایی چەندە و جەماوەری چەند سیقەیان پێیە زیاتر لە هەموو جارێک حتمما دوێنێ پێرێ لە ڕووداویش مقاولەیەک هەبوو هەمان قسەم کرد جەماوەری پارتی جەماوەرێکی نەگۆڕە جەماوەرێکە متمانەی بە پارتی و حکومڕانی پارتی و مێژووی پارتی دیموکراتی کوردستان هەیە و ئەگەر ئەزیەت نەدرێت ئەو ملەتە قەت لە ئەو پارتە جیا نابێتەوە بۆیە ئەرکی حکومەتە کە لەو 4 ساڵی دادێت خزمەتی زیاتر بکات خەلکی ناڕازی قانع بکاتەوە بۆ ئەوەی متمانەکەی لە دەست نەداتن و ئەو دەنگدەرانەی کە دەنگیاندا ئیسپاتیان کرد کە حزبی خۆیان دەوێت و لەگەڵ حزبی خۆیانن و خەلکی دیکەش کە دەوێت پێشکەوێ و دەنگ بێنێ زیاتر لە پارتی دەبێ متمانەی خەڵک وەربگرێتن ئەو جارش متمانەکە نە هیچ سەختەی تێدا بووە نە دەستی حکومت تێدا بووە نە دەستی حزبی تێدا بووە ئەو کۆمسیۆنی عێراق بووە کە سەر بەخۆیانە و زۆر شەفافانە و زۆر ئاشتی خوازانە بەڕێوە چوو هیچ هەڕەشەیەک نەکرا هیچ شەڕێک نەبوو لە هیچ شوێنێکە و ئەو خەڵکە بە ئازادی دەنگی خۆی داوە شتێکی دیکەش بڵێ وەڵا حزبەکان زەختیان لە خەڵک کردووە مافی خۆیانە بە خەڵک بڵێن دەنگمان پێ بدا هەموو کەس بۆی هەیە بچێت سەردانی خەڵک بکات و خەڵک ئاشت بکاتەوە قەناعەتی خەڵک بێنێت کە دەنگ بە ئەو بدەن لە هەموو وڵاتێک ئەو شتە هەر هەیە بەتەسەوری من ئەوەی کردووە یان بەرد بوو وەکو داواکاری کردووە لە لایەنگرانی بە زەختیان داواکاری نا بڕوا ناکەم هیچ زەختێک هەبێت چونکە هیچ کەسێک نازانی تۆ چۆن دەنگ دەدەی ئابەدەن کەس لەسەر سەری تۆ نییە کە دەچی دەنگ دەدەی تۆ لە غەیری خوا کەسی دیکە نازانێت تو دەنگت بەچێ داوە قەڵەمەکەت لایەوە بە کەیفی خۆت بۆ ئەو ناوەیان بۆ ئەو لایەنە سیاسە مۆر دەکەی و دواتر دێ دەرەوە و نە پۆلیسێک لەسەر سەرتە نە کامێرەیەک لەسەر سەرتە نا زەختێک لەسەرتەوە کەس ئەگە بە زەغت تویانیش بردیبی بۆ دەنگدانە خۆ بە زەغت دەنگیان پێت نەداوە خۆ ئازادی دەنگ بەچێت ئێستا قۆناغا هەرچەندە کەس بە زەغت نەچوە بۆ دەنگدان و کەس بە زەغت ناچێ بۆ دەنگدان بڵێ ئێستا قۆناغا زەحمەتەکەی دەست پێ کردو ئیش پێکینانی حکوومەتە بەڕای تو بە تێڕوانینی تو و ئەوەی کە لەناو پارتی گوێ بیستی دەبن و باز دەکرێ پێکانینی ئینۆنۆڤێ حکوومەتێ دێگیر و بەت یانژی دێ زیبەت خودێ جارێدی گەلە گیرۆ بوو جارێدی تقریبان 8 مانگی خایان تا حکوومەت تەشکیل بوو سەرڕای ئەوەی کە دەنگەکانی پارتی هێشتا زیاتریش بوو لە ئەم جارە 45 کورسی بوو جاری پێشوو ئەم جارەش تەسەور دەکەم کات بخایەنێتن و کاتی دەوێتن
چونکە زۆر لایەن ئاشنین لەگەل یەکە و هەروەکو ئاشکراش بوو لە هەڵمەتی هەڵبژاردن خیتابی زۆر لایەن زۆر توند بوون بەرامبەر بە تایبەتی پارتی بۆیە تەسەور دەکەم کاتی بوێتن بۆ ئەوەی قەناعەتی لایەنەکان بێنین کە بێن بۆ ناو حکومەتە و لەو حکومەتە شەریک بن تبتني قلت ايه بخدي وقلت يا ردي كيا باديني چونكي از باديني قلتها تبتنهاتي سوراني قلتها تم هرتواتي بس او ايه بخدي تبتني وكي وهندك بيلي تمام نكر قالك سپاس بوده برایز خسرو گوران بر پرسه بری مکتبا آنکو هل بجارتنا نا پارتی پسپوری هل بجارتنا دو که قالك سپاس بوده